ئەمریکا ڕژدیە لە تورکیا و هێزن کوردان لە سووریا دەکەن شەڕێ خۆڕاگرن و گرانیە دانن سەر شەڕێ دژی داعش. کەسوکارên قوربانiyên gorên bi komelên Şingalê dixwazin termên xweştiviyên xwe naz bikin û di gorên cuda da veşêrin. û li devera xaniqîn taybetmendên du zankoyên cîhanê li şînewarên windayên jer erdê digerin. سلام و ڕێز و بیبیین دەمە خۆش لەگەڵ کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێ شەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و ڕاستە و خۆش لە کەناڵی یەنارکیەوە پەخش دەکرێت. هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر هێرشی تورکیا دەستپێکی کورد کۆنەکشنی ئەم ڕۆمانە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە هێزە سەربازیەکانی تورکیا و هێزە کوردیەکان دەکات لە باکووری سووریا تا شەڕ ڕابگرن و وەک دەڵێ ئەم ڕەوشە دەبێتە گرفت لە بەردەم هەوڵەکان بۆ شکستپێنانی دەوڵەتی ئیسلامی. هاوکات وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە ئەنکەرە دەکات تا تورکیا سەنگی بخاتە سەر شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی و نەکەوێتە شەڕەوە لەگەڵ هێزە کوردیەکانی هاوپەیمانی ئەمریکان و دژی دەوڵەتی ئیسلامی تێرۆریست دەجەنگن. هێزەکانی تورکیا لە سووریا بەرەو ڕۆژاوای شارۆچکەی جرابلس دەڕۆن پاش ئەوەی پێکدادانی نێوان تورکیای هاوپەیمانی ئەمریکا و هێزە کوردیەکانی سووریا کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات ڕخنەیەکی زۆری لێکەوتەوە. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵوێستی خۆی لەسەر ئەم هێرشەی تورکیا بە ئاشکرایی ڕاگەیاند. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر پشتیوان بۆ و زۆریش پشتیوانە بۆ جم و جوڵەکانی هێزی گشتی بەرەنگاربوونەوەی داعش، هەروەها پشتیوانە بۆ هەموو شتێک لە پێنە و پاراستنی ناوچەی نێوان سنووری خۆی و جەرابلوسدا دەیکات، بەڵام بۆ باشووری جەرابلوس نا. یەپەگە لە باشووری جەرابلس هاوکار بوو بۆ دەرکردنی داعش لە شاری منبجی سووریا کە ناوچەیەکی سەرەکی پەڕینەوەی تیرۆریستانی داعش بوو بۆ ناو سووریا. بەڵام ئێستا تورکیا دەیەوێت هێزە کوردیەکان دەست بەجێ لە ناوچەکانی ڕووباری فرات بکشێنەوە و پەنتاگۆنیش تورکەکان دڵنیا دەکاتەوە هەر کە منبج بە تەواوەتی لە داعش پاک بووە ئەوان دەکشێنەوە. پاش ئۆپراسیۆنی منبج یەپەگا لە ڕۆژهەڵاتی فرات دەکشێتەوە. ئەم پێکدادانەی نێوان هەردوو هاوپەیمانی ئەمریکا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای خستۆتە نیگەرانیەوە کە نایەوێت دژی هیچ کامیان ببێت و داوا لە هەردووکیان دەکات کە شەڕی دژ بە یەک نەکەن. وەزارەتی دەرەوە جەختی کردەوە لەوەی ئەمریکا لەگەڵ هەردوو لا کار دەکات. ئێمە بەردەوام دەبین لە کارکردن لە نزیکەوە لەگەڵ تورکیا و لەگەڵ هێزەکانی سووریای دیموکراتیشدا و هێزەکانی تریش کە هاوپەیمانمانن پشتیوانیان لێ دەکەین لە سووریا تا بتوانین بە باشترین ڕێگا ئەم ناکۆکیانە نەهێڵین. ئێمە داوا لە هەموو لایەنە چەکدارەکان دەکەین کە بەردەوام سەرنجیان لەسەر داعش بێت، ئەگەرنا ئەوە مەترسی داعش هەردەمێنێتەوە کە هەڕەشەیەکی هاوبەشە. ئەم دۆسەیە هەر تەنها نیگەرانی کاربەدەستانی حکوومەتی ئەمریکا نییە، بەڵکو شارەزایانیش گرنگی بەم بابەتە دەدەن و باز لە ئەگەرەکانی شەڕی دژ بە داعش دەکەن. ئەگەر هیمە دڵنیایەکی زۆرمان هەبێت و لەو بڕواایەدا بین لەبەرەوەی ناوچەکانی ژێردەسی داعشمان لە عێراق و سووریە بەرتەس کردوێتەوە ئەوە سەر دەکەوین، ئەمە هەڵەیەکی گەورە دەبێت. هێزەکانی هاوپەیمانان کە ئەمریکا پشتیوانیان لێ دەکات لە ئێستادا چاویان بڕیوەتە ئازادکردنی مووسڵ کە گەورەترین ناوچەی داعشە لە عێراق و هەروەها شاری ڕەقا کە دەوڵەتی ئیسلامی بە پایتەختی خۆی دەزانێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و سەرۆکی فەرەنسی فرانسوا هۆڵاند ڕەخنە لە کارێن لەشکری تورکیا دەگرا لە باکوورا سووریەدا و دەبێژە ژی مایتێکردن جودا جودا و کێشەدار پێتا ئاگری شەڕ و ناکۆکیان لەوێ هەرێمی گەرمتر دەکە. هۆڵاند ئیرۆ سێشەمبێ ئەو چەنجی خویاکرد و پێتڤیا لەزگین هەیە ji بۆ ڕاگرتنا شەڕاندنێ بەراهێزین تورکیا و شەڕڤانین یەکەین پاراستنا گەل یاپەکێدا و دەستپێکردنا دانوستاندنان. هەفتەیەکە لەشکری تورکیا و هێزین سووری یەن ئالیگرین تورکیا دەست بە کەمپێنێکی کردنا ji بۆ دوورخستن و دەرخستنا داعش و هێزین کوردان jî ji bajêr Calabrus yê li ser sunûrê Tirkiye. Daxuyaniya Serokê Frensî hevdemê daxuyanîn Amerîka bû ji bo rawestandina şerê leşkerê Tirkiya û hêzên Kurdan. Amerîkî rijiyê dikin sengiya herdû aliyan li ser şerê dijî Daeş be. Gelo herdû la wê guh bidin Frensî û Amerîkiyan eger Daeş ji wê herêmê derket. Gelo Tirkiya wê hêzên xwe vekêşe ji bo bersivan me Brês Servet Tosin mêvanî bernamê kiriye. Brês Servet birêveberê
گەشەکردنا استراتیژیکە لە ناوەندی کوردی ji bo vekolînên siyasî. Kak Servet gelkê bixêratî. Dibînî Amerîkî û Fransî berî her kesî daxwazî ji Tirkiya dikin û ji Kurdan jî dikin şerî hev nekin. Ew ê guhê xwe bidin Amerîkî û Fransiyan? Bi rastî gere meriv li serî da biya bibêje ku niyeta Tirkiyeyê meriv lazim ezelaltir bike. Niyeta Tirkiye ya yekemîn tücar li hemberî Daîş şerkirin nîne ev yek ya dudu hê daha tekiliyê navbera Tirkiye û Daîşê didomînin ji ber ku li niha em dixwînin hine ciya û xeber dibêjin ku li çeteyên Daîşê tên dikevin nava El Nusrayê nava grubên Tirkên grubên Türkmen û êdinê Tirkiye bi alîkarî dide û ya sêmîn jî li niyeta Tirka bi devê Serokwezîrê Tirkiyeyê û Erdoğan û êdinê ew bû dibêjin em ji bo tenê çûna me ya Rojava ji bo Kurda qet bikin, Kurda ciyê wan bigirin. Neha zêwerin pirsa te ku ew çi ye? Yani Türkiye endamekî NATO'ye ye û Amerîka, Fransa û çil heb welatên dinê biryara wan heye ki hemberê Daîş şer bikin. Türkiye jî eger bikeve nava wê şerê gere li wê polîtikayê teqîb bike. Nikare bi sterê xwe herek bi kêfa xwe. Yani me besat ewa li şûna ewa li Kurdan nede. Çünkü li Kurdan dide. Ji ber ku gere ev bigiştî hev bendên dijî Daeş wê nadikin. Baş te behsê daxuyaniya Serokwezîrê Tirkiye dikir ew dibêje Amê li wir bin heya ku tîror maye heta ku gefaya tîrorê maye. Ew YPG jî hêzên parastina gel jî weka rêxistek tîrorîsî dide naskirin. Yani ev wê manayê dide ku Tirkiye nevê derkevin heta eger Daeş jî nema ji Sûriyê hevin. Daeş or YPG tu çawa yani eger Daeş jî li wir nema Tirkiye wê xwe vekeşe yani me bes tawan ew ku di wir de bimînin. Bi rastî yani gere meriv binêre ku tekiliyê Tirka û Rusya û İran û Sûriyeyê vê gavê li piştî 15 Temmûzê Tirkiye tekiliyê xwe Rusyayê ve danîn û niha nijadperestê Tirk û Erdoğan wana hevdû tekilî çêkirin û niyeta wan ev e Esed re hevaltiyê dîsa dest pê bikin û bikaribin çiqa dûrtir wê derê bimînin ê bimînin. Lê Amerîka biya dehêlen nahêle ev ji tiştekî dinê. Belê. Başa dibêjin eger ev şera di nêvbera Tirkiya hêzên Tirkiya ku di Sûriya da û Kurdan zû zû nehat rawestandin Amerîkayê bikeve guşkek teng wê tengav da. Rast e lê tiştekî wiha ye Amerîka eva nêzîkiya 2 sale Kurdaran tekiliyê wan heye li hemberî Daîş tev şer dikin û hevdû êdî naz dikin. Niyetê hevdû zanin. û Amerîka zû wê jî hevalên Tirkayê û zanin niyetê Tirka jî çi ye. Karî be balansê rakire. Li balansa wan çawa be Amerîka yê wana her tim zor bide wan kî bêje hedefê we niyeta we gere hemberî Daîş be. Niyetên dinê em qebûl nakin. Eger YPG dikeve yani ji Kurd derkevin niyeta xwe dervayî Amerîkayê bêje bisekinin, Tirkiye here ser Kurdan yê bêjin bisekinin wê dengê çê bike ez bawer dikim. Kekî Servet bi sêra me dawî ew gelek xelek bawer dike piştî ev pêşatê nû bû nû te dî seredana Erdogan bû Rusya û nêzîkbûna wê digel İranê û mesela ku niha diketin Cirablus û ewana lêdana Kurda wesa dibînin ku Amerîkî piştî heta radeyekî pişta xwe didin Kurda. Yani tu bêjî ev dimahiya piştevaniya Amerîka be ji Kurdan re? Na ez bawer nakim ji ber ku wekî min got Amerîka êdî niyetan dixwîne yani zane êdî Kurd niyetê wan ne wekî Türkan bi xayîntî an jî yan bi niyeteke bi cuda ye û Amerîka êdî hêzên Kurda jî hinek heciban nehêrî cika dikarin şer bikin dikarin meriv tekiliyê xwe li wan dayne na û naxwaze Kurda jî wenda bike ez bawer nakim li pişta xwe rast ziyana şer gelekin yani kuştin gelek hene? Kuştin ana gorê me xwendiye em dibihîzin bi zêdehî sivîl tenê kuştinê ne şervan. Kekî Servet gelek spas spas bin banderiyete. Servet Dosin birêveberê geşekirina stratejîk li navendê Kurdî ji bo vekolînên siyasî mêvanê Kurd ku nekşin bû û li Şingalê kes û karên qurbaniyên gorên bi komalhîvî dikin termên xweşteviyên xwe naz bikin û li gora yani li gorên cuda li rêw resmên êzdiyan wana veşirin. Heta niha 72 gor hatine dîtin lê hêşta hinek jî mane li deverên jêrdestê Daeş.
دناف دوکل و آگرو دنگ گولیان دا خورت گنج خود دناف گلی دا وشارد او بودم جبیرن درێژ گهداری اندامن مالباتا خوین کو دمرن دکر وی نزانی بو سه کس دنیا رزگار بویی لهمان جهی خو وشارد بو جعالی دنیا چیایی ظلامک دن به دوربین تماشا گندین دست کلب چکرین دهاتن تقکرن و تکشتن کر بری کو به بلدوزره که بهنه بن آخرن و وقع حوشکی بو ویم کربانا ورده و همو طلقه ویش پیشدل سری ما همو آدابا هنه کش مر ورده روناندن باقل لگ بون هنه جی روناندن و هی دی روناندی ما مگو گو باسن وی و همو کشه بو 6 روزان وی تماشا دکر چوا چکدارن داعش العراق گورن نو دکولاندن و هوالو کسو کارن وی دکرن وان گوران لی دو جوان گوران سرچیای شنگال هبون کو پترج 100 کس لی هات بون بن آخرن برای که هفیوین تایبت و نه اولی کولین اسوسییتد پرس هفته دو گورن کوملی دست نشان کرن و ترس هیا کو به آزاد کرنا دورن بن کنترل داعش هشتا گلک گورن نو بهندیتن چیای شنگاله بگورن کومالی داگرتیه هندک جوان ده دماغر کرنا ازدیان جعالی داعشه و ده طباخ 2014 ده پیک هاتینه. هندک اندر جی ده دورن به کنترول آلیاکی کو چاوره رزگار کرنینه. استا لطبي عدليه وعينه مان برديه استا اواني دين ليرج كيس تقديم لكندلي مثلا امام مفقود مان هيا لو جنگدا لا خاصه اوي شنغال عيني خيني لي وردگرن دواي مقارنه دكري بزانن او ضحيانا ايچه دبي دیمن ساتلایت درفد دا کومروف گل قرکرنا ببینه وک مینا قرکرنا زندان بادوش یا حزیران 2014 کو 600 زندانیان مرهاتی نکشتن. دوی روجه ده حزیران 2014 ده او هاتن وان گرتیج زندان درخستن و لکمیونا سوار کرن لگور کسی نزگار بوی او بر به موصله و وگراندن. هما لوی خاله یا کوجیرا دبیجن درگاه شامه او لورزی ورن و لگور راپورتان لسروریا سرکه و گریان جسر ریداکتن و گرتی برن نوالکی. بزافکار باور دکن که بسادان گورن گرسایی لهرم بن کنترل داعش هنه و تنه پشتی شر راوسته مروف دکاروان ببینه. حتی وی دمی بزافکار دخمه دانه که همی خباتن بلگه کرنا قرکرنان لگرینا پاشماین مروفان و پیدا کرنا ناسنامه وان و گلک زحمت ببه. وەک قۆناغێک لە قۆناغەکانی ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هێزە ئاسایشەکانی عێراق توانیانە شارۆچکەیەکی استراتیژی لە پارێزگای نینەوە ڕزگار بکەن بە هاوکاری هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. وەک وەزارەتی بەرگری عێراق دەڵێ هێزە تایبەتەکانی لەشکری عێراق شارۆچکەی گەیارەیان ڕزگار کردووە. وەک ڕەفتاری هەمیشەییان ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی لە پاش شکستەکانی وێرانەیەکی پڕ لە بۆمبی چێنرا و جێدەهێڵێ. دوابەدوای تێکشکاندنەکەی لە شارۆچکەی گەیارە دەوڵەتی ئیسلامی تێرۆریست زیانی گەورەی داوە و ئاگری بەرداوەتە بیرەنەوتیەکانی ئەم شارۆچکەیە بە مەبەستی خۆپاراستن لە هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانان. بەڵام نوێنەرێکی سونە ئاینزاکانی عێراق کە سەردانی گەیارە دەکات دەڵێت پێیوان نییە زیانەکان لەم ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی گەیارەدا زۆر بوو بن. لا أنا سعيد وراضي كل الرضا الحق. براسي زۆر خۆشحاڵم بەم ئۆپەراسیۆنە سەرکردایەتی ئۆپەراسیۆنەکانی نینەوە لە هەردوو بەرەی باشووری ڕۆژهەڵاتی مووسڵ و هەروەها گەیارەش چونکە ژمارەی زیانە گیانیەکانی خەڵکی سیڤڵ زۆر کەمن و تەنها 4 شەهید و 5 یان 6 بریندارمان هەن. بەڕاستیش ڕێژەی وێرانکردنی شارەکە زۆر کەمە بە بەراورد لەگەڵ گەورەی ئەم شارۆچکێ و خەڵکیش ئێرەیان جێنەهێشت. لە ناو شارۆچکەکەشدا سەدان خەڵکی سیڤیل ڕژابوونە ناو شەقامی سەرەکی گەیارە لە کاتێکدا کاروانی هێزە ئاسایشەکانی عێراق دەچوونە ناو شارۆچکەکە. دانیشتوانی شارەکەش پاش ئەزمموی ژێردەستەییان لەگەڵ دەوڵەتی ئیسلامیدا دەڵێن بەڵێ تێرۆریستان ئاینیان نییە و ناشیناسن. والله داعش ما يمثل الدين. داعش هەرگیز نوێنەرایەتی ئاین ناکات. نوێنەری هیچ شتێک نییە. ئەوە تا ڕایان کرد. خەڵکیان کوشت، ژیانی خەڵکیان وێران کرد. نزا بۆ پەروەردگار دەکەین کە ئەمە هەر هەورێکی ڕەش بوو بێت و ڕۆیی بە پشتیوانی خوددا وەک پێشتر چۆن بووین ئاوەها دەزە ناودەست دەبین. ئەوە تا هێزە ئاسایشیەکان لێرەن بۆ پاراستنی خەڵکی بێدەسەڵات و بەڕاستی لە مەینەتیدا بووین. شارۆچکەی گەیارە بە شوێنێکی استراتیژی دادەنرێت و یەکەم شارۆچکەی سەرەکیشە لە دەست دەوڵەتی ئیسلامی بسەندرێتەوە لە پارێزگای نینەوە. ئازادکردنی گەیارە یەکێک بۆ لەو ژمارە ئۆپەراسیۆنانەی هێزە سەربازیەکانی عێراق بە مەبەستی دابڕانی شاری مووسڵ.
احنا نتمنى من القوات هیوادارین هێزە ئاسایشەکان بگەنە مووسڵ و هیواداریشن ڕزگاری بکەن چونکە باوەڕ ناکەی خەڵکی مووسڵ چەند مەینەتیدارن من خەڵکی مووسڵم و کەس و کارەکەم هێشتا لەوێن و خۆم لێرە لە گەیارەم سوپاس بۆ خوددا ڕزگار کرا بەڵام خەڵک لە مووسڵ زەلیل و ڕسوا بوون. لەگەڵەوەشدا کە شەڕ لێرە و لەوێی ناوچەکانی دەوروبەری گەیارە هەن بەڵام لەشکری عراق جەخت دەکاتەوە لەوەی سەنگێکی زۆر دەخرێتە سەر دابینکردنی خزمەتگوزاریە بنچینەییەکان بۆ دانیشتوانی شارۆچکەکە. وەک دەبینین شارۆچکەی گەیارە ڕزگار کراوە و پارێزراویشە هەوڵ ئەدەین کاراسانی بکەین بۆ دابینکردنی خزمەتگوزاریەکان بۆ دانیشتوان و هەروەها داوای یارمەتی لە خەڵکیش دەکەین بە پشتیوانی خوددا لەگەڵ بڕێک پش و درێژی لە چەند ڕۆژی داهاتوودا ژیان دەگەڕێتەوە بۆ گەیارە. لەشکری عراق و هێزی پێشمەرگەی کوردستان پێکرا لە ئامادەباشیدان بۆ ئۆپەراسیۆنی ئازادکردنی شاری مووسڵ هەرچەندە هێشتاش ناکۆچی زۆرن لەسەر چۆنێتی بەشداریکردنی هێزی پێشمەرگە لە شەڕی مووسڵدا هەروەهاش لەسەر ئەگەر و نەگەری بەشداری هێزی حەشدی شعبی بەڵام پرسیاری شەن سەبارەت بەوەی ئایا ئەم جارەش تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هاوشێوەی شاری جەرابلوس کە لەشکری تورکیا چووە ناوی شاری مووسڵ بەبێ شەڕێکی ئەوتۆ جێدەهێڵن. لە کەمی شەڕەکانی شاری حەڵەب کە ڕۆژێک لە ڕۆژان بە پایتەختی پیشەسازی و بازرگانی سووریادا دەنرا سەدان کارگە و شوێنی بازرگانی لەو شارەدا وێران بوون. زیاتر لە 600 کارگە و 250 شوێنی بازرگانی لە ناوچەی لەیڕەمون زیانی گەورەیان پێگەیشتووە لە وەتای ساڵی 2012ەوە کە شەڕە قورسەکانی نێوان هێزەکانی حکوومەت و سەر هەڵداوانی سووریایی دەستیان پێکردووە. خاوەن کارگەکان دەڵێن هیچ ئامێرێکی ئەو کارگانە نەماون و زۆرێکیش لە شوێنەکانی کارکردنیان خاپور کراون و تەنانەت کەرەستە و کەلوپەلەکانی ناو ئامارەکانیش نەماون و دەڵێن ئەو زیانانەی لەم ناوچە پیشەسازیە کەوتون بە دەیان ملیۆن دۆلاری ئەمریکایی مەزەندە دەکرێن. هێرشبەرێکی خۆکوش بە ئۆتۆمبیلێکەوە خۆی کردووە بە دەواازەی باڵێزخانەی چیندا لە وڵاتی قرغیزستان و خۆی تەقاندوێتەوە. لە ئاکامی ئەم هێرشە هێرشبەرەکە خۆی کوژراوە و سێ کارمەندی باڵێزخانەکەش بریندارن. گەوادەران دەڵێن دەنگی تەقینەوەکە زۆر گەورە بۆ و زیانێکی زۆریشی داوە لە دەرگاو پەنجەرەکانی ناوچە نزیکەکانی باڵێزخانەی چین لە شاری بیشکیکی پایتەختی قرغیزستان. وڵاتی چین داوای کردووە سزای قورس بسەپێنرێ بەسەر ئەوانەی دەستیان لەم هێرشەی ئەمڕۆ سێشەممەدا هەبووە. وەلەڤان ڕۆژان یەکەم بیرەوەری ئەمرنا ئاڵان کوردیە زارۆکی ساڤای کوردی سووری تەرمێوی لە دەفعاوین تورکیا هاتی دیتن وێنەی نوی لە سەرانسەری جیهانیژی هاتن دیتون و بوو سەمبولا دەردێ پەنابەرین ڕۆژڵاتە ناوین لە یەکەم ساڵڤەگەڕ ئەمرنا ئاڵان کوردی ئەنجومەنێ پەنابەرین نەرویجە دەخوازی ژ ڕێبەرین ئۆرپی دکن هەتاکو مرنا لەسەر دەرۆکن خوایان دەواازین خوا ڕاگرن لە گۆڕا ڕێخستیا پەنابەرە یا جیهانی لێ 2015 وڵاتین ئەوروپی بترژ ملیۆنەکە پەنابەران حەواندنە پشتی مرنا ئاڵانیژی 4,000 کەس لە دەریایەدا بەرەف ئەوروپا مرنا. دوا بە دوای ڕێنماییەکانی ساڵی 1970 ئایەتوڵڵا خومینی ڕابەری پێشووی شۆڕشی ئیسلامی ئێران بۆ سەرکوتکردنی کورد لە ئێراندا ئایەتوڵڵا خەلخاڵی فەرمانیدا لە ماوەی چەند هەفتەیەکدا دەیان هەزار کەس لە سێدارە بدرێن یان بە شێوەی تر بکوژرێن. لەگەڵەوەشدا کە زیاتر لە 30 ساڵ بەسەر ئەم ڕووداوەدا تێپەڕیوە بەڵام هێشتاش وەک ڕووناکبیران باسی دەکەن هەمان ئەو جۆرە ڕێبازە بەرامبەر بە کورد لە ئێراندا درێژەی هەیە. لە 28 گەلاویجی 1358 تاوی 37 ساڵ لەمە و پێش ڕێبەری شۆڕشی ئیسلامی ئێران خومینی لە وتارێکدا بە تووڕەیی دەستوری هێرشی بۆ سەرخەڵکی کوردستاندا. این توطئه‌گرهای
در کردستان و غیر اون در صف کفار هستند. ئەو ئاژاوە جێرانەی لە کوردستان و شوێنی تر لە ریزی کافراندان دەبێت بەتوندی لەگەڵیان ڕەفتار بکرێت. دەوڵەت دەبێت بەتوندی لەگەڵیان ڕەفتار بکات. ژاندەرمیری بەتوندی ڕەفتار بکات. ئەرتەش بەتوندی ڕەفتار بکات. ئەگەر ئەوان بەتوندی ڕەفتار نەکەن، ئێمە بەتوندی لەگەڵ ئەوان ڕەفتار دەکەین. ئەو فەرمانی خومێنی کە بە فتوای جیهاد ناسراوە بە پێچەوانەی پەیرەوی ئاینی ئیسلام بووە، وەک دکتۆر خەلیقی دەڵێت. بوو لەباری شریعەتی ئیسلامیە و لە ڕاستیدا فتوایەکی باتڵ بێمەعنا دوور لە ئاینی ئیسلام بوو و لەباری کۆمەڵایەتی و سیاسیشەوە ئەگەر تەماشای بکەی خەڵکی کورد هێرشیان نەکردبووە سەر مەڵبەندی فارس یا مەترسی ئیسلام بخەنە مەترسیەوە. خەڵکی کورد بۆ خۆی مسلمان بووی تر نەیدەتوانێت ئیسلام خاتە مەترسیەوە بە پێچەوانەوە. ئەو لەسەری پێویست بوو ئەگەر کەسی هێرش بکاتە سەری وەکو کورد پارێزگاری لە خۆی بکات. ئەو فەرمانە بڕیارێک بوو کە لەلایەن یەکەم کەسی پایەبەرزی شۆڕش و لە لایەن سیستمێکەوە دەدرا کە مەبەستی پێشێلکردنی مافەکانی ڕەوای گەلێک بوو. یەکەمین جەهاد بوو، یەکەمین بڕیاری فۆتاندنی جیابیران بوو کە لە تەرەف یەکەمین شخصی وڵاتێکەوە کە سیستمێکی دامەزراندۆ بە شێوەی ئیدئۆلۆژیکی سیستمی جەمهوری ئیسلامی بەڕێوە دەچێ بەدژی میلەتێک، بەدژی ئازادی و بەدژی ڕزگاری ئەو نەتەوەیە لە کوردستان. بۆ بەڕێوەبردننی فەرمانی ئەو جیهادا خومێنی ئایەتوڵڵا سادقی خەلخاڵی وەک حاکمی شەرع دیاری کرد و ڕەوانەی کوردستانی کرد. خەلخاڵی لەو توێژی لەگەڵ حوسێنی مێهری لە ڕادیۆی دەنگی ئێران چەند ساڵ پێش دەڵێت ئەوەی ئەنجامی داوەوە بە پشتیوانی خومێنی بووە. ئیمام پەسەندی هەڵوێستی ئێمە دەکات لەنێو ئەو دەستوورەی کە ئیمام بە منی داوە دەفەرمێت دوای تەواوکردنی ئامادەکاریەکانی دادگاییکردن بڕیاری حکمی شەرعی بدەن. خەلخاڵی و کەسانی دیکە فەرمانی خومێنیان بەجێگەیان چونکە فەرمانەکەیان زۆر بەلاوە گرنگ بوو. خەلخاڵی لە ماوەیەکی کورد بۆ پرسیارکردن تاوانی مەفسەدول فیل ئەرز و شەڕ لەگەڵ خوا و دژی شۆڕشی بەسەردا سەپاند و ئیعدامی کردن و تەنها لە ڕۆژنامەکانی نێوخۆی ئێرانیشدا دەنجیان داوە. لەو کاتەوە تا ئێستانە تەنیا کورد لە کوردستانی ئێران بە مافەکانی نەگەیشتووە و کۆماری ئیسلامی بەردەوام جودابیرانی لە سێدارەداوە، بەڵام کۆماری ئیسلامی باسێکی لەو کوشتارانە نەکردووە. سەلاحی پیرۆتی، دەنگی ئەمریکا. ولێرە لە واشنتن لە ڕۆژی یەکشەم گرسێک هات بڕێڤە برنج بۆ ئاگادارین لەسەر ڕەوشە پەنابەران پەنابەر ژێ عێراقی و ژ سووریا دناو گرسەیەدا بوون بۆ ئالیکاریا پەنابەرین سەرانسەری جیهانی. زیاتر لە 6 ملیۆن پەنابەر ئاوارە بووینە لە جیهاندا. 11 ملیۆنیان پەنابەر و ئاوارەی سوورین کە بەهۆی جەنگی ناوخۆی سووریا هەڵاتون. لە واشنتن خەڵکەکی زۆر گرتبوونەوەیان ڕێخستە بوو بە مەبەستی زانیاریدان لە باری قەیرانی پەنابەرانی سووری. زۆرێک لە خۆبەخشەکانی پێش و بەشداریان کردبووە بۆ پشتیوانی لە دۆزی سووریەکان. خەڵقی لەوێ نین لەبەر ئەوەی دەیانەوێت لەوێ بن، بەڵکو لە شەڕ و تەقینەوەکان و مردن هەڵاتون. نابێت وەک بەدکار تەماشا بکرێن کە دێنە ئەمریکا. تەنها دەیانەوێت ناڵەکانیان بپارێزن و داڵدەیەکی ئارام بدۆزنەوە. پێویستە ئێمەش پێشوازیان لێ بکەین. هێلەکی دەربازبوون لە خنکان بیرۆکی ئەم گرتبوونەوە بوو. ئەوەی کە زۆربەی پەنابەرە سووریەکان بەکاریان هێناوە بۆ پەڕینەوە بە دەریادا کە زۆربەی جاران دەکەونە ناو ئاوەکە و هەندێکیان دەخنچێن. هونەرمەند جۆرج جەلالی هونەری خۆی پێشکەش کرد کە باسی ئەم ئەزمونە دەکات. بۆ من تاکەتی مەلا نیشانی هیوا و پەرۆشیە. پەنابەرەکان بە هیوای گەشتن بە وڵاتێکی نوێن بەو ئومێدەن بگەنە شوێنێک شەڕی تێدا نەبێت، شوێنێک کە بەهۆی ێرشی ئاسمانی یا بەدەست تێروریستان نەکوژرێن. ئەوان چ چارەی تریان نییە، تۆ مناڵەکانت ناخەیە ناو بەلەم ئەگەر ناچار نەبی. لە نێو هونەرمەندەکان باندی ناسراوی عێراقی یوتی ئەنوان کە خۆیان 6 ساڵ پێشی ئێستا وەک پەنابەر هاتن بۆ ئەمریکا کە ئەمڕۆ بە پێویستی دەزانن چیرۆکی خۆیان ڕاگەینن و هەروەها هانی خەڵکان بدەن یارمەتی پەنابەران بدەن. ئێمە دەبێت هەموو ڕۆژێک بە سیاسەتکاران بڵێنکەوە پەنابەر بەلای ئەمریکاوە گرنگە، چونکە ئەمریکا بە کۆچبەران و پەنابەران بنیادنراوە و کاتی ئەوە نییە ڕێگا لە پەنابەران بگرین. ئێمە ئەمڕۆ هەڵدەستین بە ئەنجامدانی چالاکیەکی سادە و ساکارانە. گۆرانەکانمان بە خەڵکەکە دەڵێن لە تاریکترین شەودا هەمیشە ڕووناکیەک هەیە، ئەمە بێ لەوەی چیشتی ئەرێنیمان ماوەتەوە.
وابزانم هەر لێرە بێت و لەسەر شانوەکە وەکو گروپی گۆرانی بڵێت نمونەیەکە چۆن ئەو پەنابەرانەی هاتوونەتە ئەمریکا و توانیوانە لەم وڵاتەدا سەرکەوتوو بن و بەو شێوە لە ڕێگای موزیکەوە خزمەت بە کۆمەلگا بکەن و هیوادارم ئەمە وینەیەکی باشی پەنابەران بە هاوڵەتیانی پێشان بدات. هەروهاش ڕێکخراوی ناحکومەتەکان بۆ یارمەتی پەنابەران ئامادەی گرتبوونەوەکە بوون. ئەو منداڵانە چارەسەر دەکەین کە بەهۆی بۆمبی بەرمیل لە حەلب بووینە قوربانی. هەروەها چارەسەری ئەوە ئەفراتەنە دەکەین کە قوربانی گەمارەکانی ناو سووریان. من زۆر ئاوارەی سووریم دیت لە ئوردن کە زۆر جار لە شوێنی نهشتێجێ خۆیان ڕاگوێزراون. ئەوەش کاری ئێمەیە کە چاودێری ئەو ئاوارانە بکەین. مناڵان لەگەڵ باوانیان لە ستانە جیاوازەکانی ئەمریکا هاتن بۆ ئەوەی بەشداری لەو گرتبوونەوەیە بکەن بۆ پشتیوانیکردن لە پەنابەران بە هیوای خەڵکانی زۆر و سیاسەتمەداران هاوکاری پەنابەران بکەن. سەمادزەیی دەنجی ئەمریکا. دەستەیەکی نێونەتەوەیی شوێنەوارناسان دەستیان کردووە بە گەڕان و ڕووپێوی تایبەت لە باکووری ڕۆژاوای خانەقین و تا ئێستاش وەک پامنەری دەنگی ئەمریکا باسی دەکا ئەم شوێنەوارناسانە توانیویانە ژمارەیە کەلوپەلی دێرین بدۆزنەوە کە تەمەنیان دەگەڕێتەوە بۆ قۆناغەکانی پێش ئاینی ئیسلام. تیمێکی شوێنەوارناسی چەند زانکۆیەکی ئەمریکی و بەریتانی لە گوندی کانیماسی باکووری خۆراوای قەزای خانەقینی پارێزگای دیالە سەرقاڵی کنە و پشکنینن بۆ دۆزینەوەی شوێنەواری دێرین و بە پێی پێشبینیەکانی تیمەکەش لەو ناوچەیەدا هەندێک پەرزگا و شوێنەواری تێدایە کە مێژوەکەی بۆ سەردەمی پێش ئیسلام دەگەڕێتەوە. 4 ساڵەوە پێش لە چەند شوێنێکی ناوچەی گەرمیان داگەڕین. ئەم شوێنە تایبەتە چونکە تەختە شاخاوی نییە. ئێمە گەڕانی جیۆفیزیکیمان ئەنجامدا بۆمان دەرچوو زۆر بینایی گەورە لێرە هەن لە ژێرهەرد. ئەم شوێنە گرنگە بۆیە بڕیاریشماندا ئێرە هەڵکۆڵین هەروەک دەبینی 50 سانتیمتر هەڵدەکۆڵی شت دەبینیەوە. تیمە بیانیە شوێنەوارناسەکە لە 8 کەس پێکاتون و ئەمریکی و بەریتانی و فەڕەنسیان تێدایە و تێیاندایە پرۆفیسۆری یاریدەدەر یان بڕوانامەی دکتۆرای لە شوێنەواردا هەیە. ئێمە بۆ کاری هەڵکەندن لێرین. هەڵکەندنی ئەم شوێنە بە تایبەت ئاماژەی سەردەمێک لە مێژووی ئەم ناوچەیە لە خۆ دەگرێت ئەوەی لە ڕابردوودا بە باشی نەناسرا بوو. ناوچەی زۆری دیکە هەڵە دراونەتەوە کە هی ئەو سەروەختن لە ڕاستیدا ئەم جێگەیە زۆر گەورەیە و نائاساییە و شارێکی گەورە بووە لە سەردەمی کۆتایی هەزاری دووهەمی بەر لە مەسیح. هەر بۆیە بڕوامان وایە کارێکی زۆر سەرنجڕاکێش دەبێت بۆ زانینی زانیاری زیاتر لەبارەی ئەو سەردەمەی مێژوو هەروەها ئەو خەڵکانی لێرەدا ژیابوون و پەیوەندیان لەگەڵ شانشین لە شوێنەکانی دیکە. تیمەکە لە سەرەتای گەڕاندان بە دوای شوێنەوار و لە ئێستادا دەستیان بە هەندێک کوورە و شوێنەواری کۆن گەیشتووە کە بە پێی نەخشەی عێراقیش ئەو ناوچەیەی تێیدا کنە و پشکنین ئەنجام دەدەن. ناوچەیەکی شوێنەواریە. ئێستا هەردوو زانکۆی دارسمۆسی ئەمریکی و گلاسکۆی بریتانیوی بە سەرپەرشتی یاریدەری پرۆفیسۆر جەسی و دکتۆرە کلۆدیا کاری کنە و پشکنین لە ناوچەی گەرمیان بە تایبەتی لە تەپەی کانیماسی کە کەوتە ناحەی قۆرەتۆ دەکەن. مەبەستی زیاتیان بۆ ئاشنابوون و زیاتر شارەزابوونە لە مێژووی مرۆڤایەتی. لەو ناوچەیەی تیمە بیانیەکە بە دوای شوێنەوارەوەن. شوێنەواری تری تێدایە بەڵام تیمەکە زیاتر بە دوای ئەو شوێنەوارانەوەن کە مێژوەکەیان بۆ سەردەمی پێش ئیسلام دەگەڕێتەوە. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. دەخیل هەر بەگشتی کوردستان شوێنێکی تایبەتە بۆ شوێنەوارەکان و مێژووی دێرینی تەنانەت مرۆڤایەتیش. بیرمە جارێکیان لە ناوچەی شێخان تۆ باسی شوێنەواری ئەوێت بۆ کرد. خانس ڕاستە دەڤەرە خەنس دەبێژنی لە باکوورا شێخان لیڤە ئەتروش و شێخان دەبەرە گەلە ناودارە ینی هەندێک تێدا هەنە گەلک ینی دیرۆکینەیەک نەهاتینە وەنداکردن چکو چیای داهاتنە کۆلان لە ناوسک هیچ لە کۆڵینەوەیەکێ زەمەنەکەی بگەڕێنێتەوە مێژوەکەی بزانین کەیە بۆ نمونە ئەگەر تو بەحسە لێکوی نابکەی بە گای باڵدار بدرێ هەیەک و دیگەشتە خۆناغە ئاشوریان وان دەمان. بله بالین سپاس بو وی چندی جیتی ندومایی کد کنکشن خدا حافظ. هر شاد.